أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. إنه من سليمان وإنه بسم الله الرحمن الرحيم. دیارە خۆشەویستان، ئەوە لە سەرەتای ئەو پەیام و ڕیسالەیە کەوا سولەیمان دەینێری عەلەیهی سەلام لە بۆ مەلیکە بەلقیس. بسم الله الرحمن الرحيم واتە بەبەرەکەتی ناوی ئەڵڵاه کە الرحمن الرحیم ئەو کارم دەست پێ دەکەم و داوای یارمەتی لەو دەکەم. بەڵێ تەماشا دەکەی خوای گەورە سوبحانه وتعالى کتابەکەی بە بسم الله الرحمن الرحیم دەست پێ کردیە و لە سەرەتای هەموو سوورەتێک جگە لە سوورەتی ئەتتەوبە بسم الله الرحمن الرحیم کاتێک کە دەڵێ بسم الله الرحمن الرحیم واتە داوای یارمەتی لە ئەڵڵا دەکەی سوبحانه وتعالى و ڕەجات وایە ئەو کارێک کە دەستی پێ دەکەی خوای گەورە تێدا یارمەتیت بدا و ڕاستە ڕێگابی و هەروەها قەناعەت و یەقینت وایە ئەو کارێک کە بسم الله دەست پێ دەکا بەرەکەتدار دەبی بە ناوی ئەڵڵاه سوبحانه وتعالى بە ناوی الرحمن واتە ئەو زاتێکەوە ذو الرحمة الواسعة خاوەنی ڕەحمەتێکی فراوانە الرحیمە ذو الرحمة الواصلة ئەو ڕەحمەتەی دەگەینی بە بەندەکانی سوبحانه وتعالى. لۆیە تەماشا دەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم فێری کردینە لە هەموو کاروبارێکماندا بە بسم الله دەست پێ بکەین. کاتێکەوە دەچینەوە ماڵە بسم الله ولجنا وبسم الله خرجنا. کاتێکەوە دەچین دەست بە نان خواردن دەکەین سم الله وكل بيمينك وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمی بە بسم الله دەست پێ بکۆ بە دەستە ڕاست بیخۆ. کاتێکەوە بە بسم الله چوویە ماڵەوە بە بسم الله دەست بە ناخواردن کرد شەیتانەکان دەڵێن نە جێگامان هەیە و نە خواردنمان هەیە ئیتر دەڕۆن بە پێچەوانەوەش دیارە دەمینێنەوە و نانیشت لەگەڵ دەخۆن. و هەروەها کاتێک کە دەچێ مزگەوت بسم الله والصلاة والسلام على رسول الله لە هاتنە ژوورەوە و لە چوونە دەروەی مزگەوت بە هەمان شێوە. و هەروەها کاتێک کە دەنووی بسم الله أموت وأحيا. و هەروەها کاتێکەوە لە ئەذکاری بەیانیان و ئێواران بسم الله الذي لا يضر مع اسمه شيء في الأرض ولا في السماء وهو السميع العليم. پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ هەر کەسێک سێ جاران بڵێ لە بەیانیان و ئێواران پارێزراو دەبی. و هەروەها کاتێکەوە هەست بە وەسوەسەی شەیتان دەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ بڵێن بسم الله لەو حاڵەتەی شەیتان گچکە دەبیتەوە هەتا وەکو هەندی مێشێکی لێ دێ ناتوانین زەفەرت پێ ببە لە هەموو ژیانمان هەتا وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم فێری کردینە کاتێکەوە کەسێکمان لێ دەمری کاتێکەوە شۆڕی دەکەینەوە ناو قەبر بڵێین بسم الله وعلى ملة رسول الله. ئیتر هەموو ژیانمان بە بسم الله دەست پێ دەکەین و بە بسم الله بەردەوام دەبین بە بسم اللهش کۆتایی پێدەینین.